بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان گفتوگۆکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بەردەوامن بۆ نووسینی راپۆرتی کۆتایی لەسەر پرۆژە یاسای بودجە بەوەی بخرێتە دەنگدانەوە بە پێی زانینەکان لە کۆی 67 مادە لە پرۆژە یاسای بودجە عێراق نزیکەی 60 مادەیان پەسەند کراون و پێشبین دەکرێت بەم زوانەش ئەو مادانەی کە تایبەتن بە پشکی هەرێم لەناو لیژنەی دارایی دەنگیان لەسەر بدرێت. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین کەی پرۆژە یاسای بودجەی عێراق پەسەند دەکرێ وایە پشکێرێم چەند دەبێت و ئەوستەنگانەی کە هەبوون لابراون و کاریگەریش چی دەبێت لەسەر موچە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان وەسەر شێوازی دابەشکردنی موچە و ئیدارەدانی داهات لە کوردستانی قسە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر نەبەردکەریم پسپۆڕی ژمێریاری و دارایی لە ستۆدیۆ هەروە لە بەغداوە مامۆستا دارا سێکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا دارا بەخێر بێنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ماوەی مانگێکە لیژنەی دارایی خەریکی داڕشتنەوەی مادەکانی بودجەیە بۆی بخرێتە دەنگدانەوە. هیچ وادەیەک دیاری کراوە بۆی دانیشتنی پەرلەمان ئەنجام بدرێت لەسەر بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان باز بۆ ئێوە سڵاویش لە بیسەنە بەڕێزەکان بۆ بەخێراتنی ئەو میوانە بەڕێز و خۆشەویستانە شەکەم. دوای ئەوەی کە ساڵی ڕابردوو بودجە نەبوو لە عێراق بە قۆناغێکی هەستیار و بە قۆناغێکی مەترسیدار و بە قۆناغێکی کەمی خزمەتگوزاری هاوڵاتیانە گوزەریەتر و دوای ئەوەی کە لایەنەکان ڕێکەوتن لەسەر ئەوەی کە بودجە هاتە پەرلەمان و پرۆژە یاسای بودجە بنەوەی یەکەم و دووەمی بۆ کرا لایەنە پەیوەندیدارەکان ڕاستپێران بەوەی کە کاری جدی لەسەر بکەن. من لێرەوە ئەڵێم بەڕاستی پێویستە دەستخۆشی لە لیژنەی دارایی لە پەرلەمان بکەین کە ماوەیەکی زۆر دڵسۆزانە و ڕۆژانە بەردەوام بە ڕۆژ و بە شەو لە دانیشتنان و زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتەکان و هەیە سەربەخۆکان گفتوگۆی چڕوپڕیان لەسەر خاڵ بە خاڵی بودجە کردووە. ئەوەی کە پێشبینی ئەکرێ ویستێکەیە بۆی بودجە بە زووترین کات تێپەڕێندرێ بۆی کۆتایی بەم قۆناغی کەمی خزمەتگوزاری و ئەو گرفتانەی کە لە بەردەمی حکوومەتە هەن بهێندرێ و قسە لەسەرەوە ئەکرێ کە بەیانی واتە ڕۆژی پێنجشەممە لیژنەی دارایی کۆتایی بە چۆنەڵی پرۆژە یاسای بودجە تەسلیمی سەرۆکایەتی پەرلەمانەکە و کۆتایی بە گفتوگۆکانی هێنێ لەبارەی پرۆژە یاسای بودجە. دوجار ئەمێنێتەوە ئەوەی کە لە کارنامەی دانیشتنی داهاتووی پەرلەمانە خوێندنەوەی سێم و دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە بکرێ و کە ئەمەیان وەکو پێشبینی احتیمالە لە سەرەتای هەفتەی داهاتووە یان لە ناوەڕاستی هەفتەی داهاتووە تەسەورەکەین بکرێتە کارنامەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە. باشە مامۆستا سەبارەت بە پشکی هەرێم ئەو مادانەی کە تایبەتن بە پشکی هەرێم لەناو لیژنەی دارایی ئەوەندەی کە بەڕێز بێدا چۆنتی بۆ کردبێ گرفتیان بۆ دروست نەبووە وەک خۆی پەسەندکراون و کۆی کە لە ڕۆژنووسەکە داهاتووە؟ ئەوەی تەبیعی وەکو وتمانەمە هێشتا دەنگدانی خوێندنەوەی سێم و دەنگدانی بۆ نەکراوە هێشتا ئەمە ڕژنووسی پرۆژە یاسایە بەڵام دوای دەنگدان دەبێت بە پرۆژە یاسا و حکوومەت و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ملزەم دەبێتەوەی ئەوەی قساکرێ کۆی بودجەی عێراق بودجەکەی نزیکەی لە 108 تریلیۆنە و پشکی هەرێم باز لەوە کرێت کە نزیکەی 16.497 تریلیۆنە کە ئەمە ئەتوانین بڵێن ئەم بودجەیە جیاوازیەکی هەیە لەگەڵ بودجەکانی ڕابردووە لە چەند خاڵەکە یەکێک لەوانە کە بودجەیەکی زەبەلاحە لە ڕووی قەبارە و بڕی بودجە دیاری کراوە هەروە بودجەیەکی ئەتوانین بڵێن کە ڕێژەی کورتێنانەکەشی کە ئەوەش زیاترە لە جاران ئەمانە ئەوەی ئێستا قسەی لێ یەکرێت کە بۆ تەشغیلی نزیکەی 134 تریلیۆنە بۆ ئیتر هەر یەکێک لەو بەشانە تەسەورەکەی تقریبان گۆڕانکاریەکی زۆر جدی وایتیانیەوە چاوەڕوانەکرێت کە دەنگی لەسەر بدرێت. بەڵێ دواتر لەسەر ئاستەنگانش قسە دەکەین هەندێک ئاستەنگ کە بوو بۆ پشکێرێم ئایاوانە لابراون دێمەوە خزمەتان مامۆستا کاکتۆر جەنابیشت بەخێر بێ بەرەوەی بچین سەر پرۆژە یاسای بودجە عێراق دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر شێوازی دابەشکردنی موچە بەغداد لە ماوەی ڕابردوو 400 ملیاری ناردبوو
ئەمڕۆژ باس دەوت 200 میلیاری تر بنێرە ڕۆژانی داهاتوش 200 میلیاری تر بۆچی ئەوە شازدا بەشکردنی موچە وەکو دەڵی شازێکی سەڵی ئەوەندە لە سەرخۆی لە هەرێم نردنی پارش خێرای ناکات بەناوی خۆی گەورە بەخشندە شەوی و میێراشتان باش بڕاستی کاک حەکیم ئێمە چەند جارێک بۆ نمونە هەر لەگەڵ جەنابتە باسمان لە بابەتی داهات و دارایی و بەتایبەتی ئیدارەدانی سێکتەری دارایی کردو لە هەرێمی کوردستانە و من زۆر کاتیش لەگەڵ بەڕێستا باسم لەوە کردووە کە بە قەناعەتی خۆم و بە قەناعەتی دیوە ئەکادیمیەکەی و بە قەناعەتی و ئەزمونەی بە قەناعەتی و خەڵکانەی کە لە بوارەکانە قسەکەن تەنانەت بە قەناعەتی و خەڵکانەشی کە هیچ تێگەیشتنێکیان بۆ سێکتەری دارایی نییە ئەوەی لە هەرێمی کوردستانە ڕووەتە و نزیکەی 32 ساڵەکە لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کاستیان و خەڵکانەی کە ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانە شتێک نییە بەناوی بۆ نمونە سیستەمی ئیدارەدانی دارایی یان بۆ نمونە قانونی دارایی یان دنیابینینی بۆ نمونە دارایی و ئابووری ئەوەی کە هەیە بڕواتە بێکا حەکیمۆی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوئەیە ئەکرێت بە قەناعەتی خۆم دەکرێت بۆ نمونە بەرپرسی فەرمانگەیەکی فەرعی لە هەر وڵاتێکا بتوانێت بۆ نمونە لەمە باشتر ئیدارەدانی حکوومەتێکی وابە چونکە بەڕاستی تۆ حکوومەتێک نە دنیابینی بۆ ئاپوری هەبێ نە دنیابینی بۆ کارگێڕی هەبێ نە دنیابینی بۆ یاسایی هەبێ ئەمە شتێک نییە بەناوی حکومداریەوە یعنی من لە ماوەکانی ڕابردووە سەرۆکی هەرێمی ئێستا و سەرۆکی حکوومەتی 18 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان زۆر بە شانازی و باس لەوە کە لە ئیڤێنتێکایە کە ئاڵێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فاشلن لە ڕووی اقتصادیەوە ئەمە لە کاتێک ئاکرێت کەسێک بیڵێکە بۆ سەعاتێکیش بەرپرسیارەتی لە حکوومەت و حکوومەتداریاتیانە بێ نەک کەسێکە بۆ نمونە 18 ساڵ بۆ نمونە سەرۆکی حکوومەتی ئەو وڵاتە بێت و دواتر باس بکە کە سیستەمی دارایی یان ئابووری فاشلە کۆی قسەکە لەسەر ئەوەیە کە نەک ئێمەمانان بەڕاستی تەواوی ئەو خەڵکانەشی کە لە ڕەسی سوڵتەیەم هەرێمە ئابوونە باس لەوەکەن کە شتێک نییە بەناوی بابەتی دارایی و بەناوی ئابووری لە هەرێمی کوردستانە کەوابوو بە قەناعەتی منەوەی ڕۆشتووە هیچ ڕەبتێک و هیچ پەیوەندیەکی بە ئیدارەدانی ئابووری و تاراییەوە نەبوو ئەوەی کە ئێستا هەیە و ئەگەر ئەم حزبانەی کە ئێستا بۆ نمونە حاکمن لە هەرێمی کوردستانە جا بە هەر جۆرێک بوو بێتن بە حاکم و ئەو ئەحزابانەشی کە بۆ نمونە ئێستا کۆن لە ڕێگەی کۆمەڵە خەڵکانێکەوە حکمی هەرێمی کوردستانەکەن بە تەسەوری بنەگەر بیانێ بۆ نە چانسێک بۆ خۆیان بگەڕێنەوە احتزارێکێنەوە بۆ 32 ساڵە فاشلی لە حکومڕانیە بۆ نە دەستپێکی تا دەستپێکەکەنەوە ئەوەی کە ئێستا پێشەوە من نازانم بۆ نمونە گرنگی سەرۆکی هەرێمی کوردستان چییە بۆ هەرێمی کوردستان گرنگی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ هەرێمی کوردستان ئەسڵەن ئەنجومەنی وەزیران چی گرنگیەکی بۆ هەرێمی کوردستان لە کاتێکە داهات لە بەغدادەوە بێ سوتەمەنیت لە بەغدادەوە بێ غاز لە بەغدادەوە بێ تەندروستیت لە بەغدادەوە بێ من لە حکمەتی ئەوە تێناگەم ئەنجومەنی وەزیران بۆ هەرێمی کوردستان بۆچی پێویستە ئەنجومەنی وەزیران بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدا پێویستە بۆ نمونە کە بتوانێت داهاتی هەرێمی کوردستان بەڕەو ئاراستەیەک بنە ئەگەر لەگەڵ عێراقا ڕوبەڕووی کێشەیەک بووە بتوانێت بۆ نمونە نەک ساڵێک مانگێک ئیداری داهاتی خۆی بە ناکرێت بۆ نمونە تۆ کاستێکیان ئەنجومەنێک هەیە بەناوی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک وەزارەت هەبێ و کۆمەڵێک بەرپرسیارەتی هەبێ لە کاتێکا بۆ نمونە حکوومەتە نەتوانێت یەک مانگ یەدەگی دیناری هەبێ کە بتوانێت یەک مانگ موچە خۆرانی بە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوئەیە تەنانەت پەیڕەوکردنی سیستەمێکی داراییش نییە بەسەوار بە شازی دابەشنی موچەکە بۆ ئەوەندە سستە سواردەی مانگە و دەستی پێکردووە لە سوێکی مان کۆتایی بۆ مانگی چواریش بۆ نمونە ئێستا من تەسەور باید زۆربەی زۆری ئەگەری هەیە تەواوی وەزارەتەکان دوای 40 ڕۆژ لە تێپەڕبوونی چ ڕۆژ ئەو کاتە بۆ نمونە موچە وەرەگرن ئەمە بۆ نمونە هەر دەرخەری ئەوەیە کە شتێک نییە بەناوی سیستەمی دارایی شتێک نییە بەناوی سیستەمی لە کاتێکدا ئەم داهاتر لایەن حکوومەتی عێراقی وهاتوو یعنی مانەوایان لێ هاتووە ئەگەر ئێستا بۆ نمونە موچەخۆرانیش بخرێتە سەر بەغداد و بخرێتە سەر هەر وڵاتێکیش دیسانۆمانیانە کێشە و هەرقلەیەک بۆ موچەخۆران دروست بکەن یعنی کێشە پەیوەندی بە کەمی داهات هیچ پەیوەندی بە داهاتەوە و نەبوونی سیستەمی دارایی ڕێکپێکەوە ئەزانی کاکاکی من لە تەنانەت لە قوڵایی قەیرانی دارایی شامیشە باسم لەوە کردووە کە شتێک نییە بە ناوی کێشەی داراییەوە لە هەرێمی کوردستان شتێکی بە ناوی تاڵانچێتی داهاتەوە شتێکی بە ناوی بۆ نمونە ساختەی بۆن لە حکومڕانی و لە بۆ نمونە لە دەست بەسەرگرتنی داهاتە لە هەرێمی کوردستان ئازانی کاک حەکیم ئەمانە قسەی ئێمە نییە بۆ قسەی مەکتەب سیاسیەکانی ئەم دوو حزبەیە یەکەم حکومەتە بەڕێوە بن باسەوەکەن کە حکومەتی هەرێمی کوردستان کێشەی داهاتی نییە بۆ نمونە هەر لە کەمترین ڕنماوە بۆ نمونە نزیکەی 6 ڕۆژێک بەر لێسە 7 ڕۆژێک بەر لێسە ئەو دوو حزبەی کە پێک
دابینکێنەری بۆ نمونە ئەم حکومەت و حزبی ڕئیسی ئەم حکومەت و یەکیان بۆ نمونە خاوەنی بۆ نمونە حزبی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی حکومەتە دانەکەیتیان کە جێگری سەرۆکی حکومەتە و خاوەنی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەردووگیان بەس بڕۆ بە ئەرشیفی بۆ نمونە ڕاگەیاندنی وانە بڕۆرەوە کاتە ئەزانی کە بۆ نمونە هیچ کاتێک کێشەی دارایی نیە بۆ نمونە وڵێت لە مەرزی باشماخ و پەرێزخان داهات ئەوەندەیە ئەوە لە برایم خەلیل ئەوەندەیە ئەوە لە داهاتی ئەولێر ئەوەندەیە ئەوە لە داهاتی سلێمانی یعنی ئەمانە بەس قسەکانی خۆیان وەرە دیکۆمنتی بکە بۆ دەرەکەوێت کە هیچ کاتێک هەرێمی کوردستان کێشەی داهاتی نەبووە. باشە بەس ئێستا ڕێکەوتنێکیشیان کردو بۆ بە حسابی خۆیان بۆ بەسیادیکردنی داهات پێ دوای دەبینی خاوەنی قاسەیەک یاخود ئەو دوای ئاژبوونی مەسروور بارزانی قوبات تاڵەبانی لە چواردەی ئەم مانگە ڕێکەوتنێکیان کردووە باز دەوە دەکەن خۆیان ئەسڵ خۆی پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ نمونەمانە هەر لە ئەساسا کێشیان هەبووە خۆ ئەگەر کێشیان هەبوو کێشەکە لەسەر چی بووە کێشەکە لەسەرەوە بووە کە بۆ نمونە با قسێک لەسەرمە بکرێ ئایا بۆ نمونە کاستیان ستافی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و بایکۆتی ئەنجومەنی وەزیرانی کردو لە پێناوی چیا کردوێتی لە پێناوی بۆ نمونە موچەی موچەخۆرانە کردوێتی لە پێناوی بودجەی سلێمانیە کردوێتی لە پێناوی بودجەی هەرێمی کوردستانە کردوێتی لە پێناوی بۆ لە بەرزکردنەوەی موچەخۆرانە کردوێتی لە پێناوی دامەزراندنی موچەخۆرانە کردوێتی لە پێناوی بۆ دابینکردنی دەرمانی پێویست بۆ پارێزگای سلێمانیە کردوێتی خودی کێشەکە لە پێناوی چیا کردوێتی من بۆ تەسەوڕ مەکرد بۆ نمونە ئەگەر من خوا نەخواستە ئەڵم خوا نەخواستە نەبوونم بوونە قەت خوا بکە بگەمەوە جێگەی ئەوانەی کە ئاوا بۆنە بەر نەفرەتی خەڵکی کەوتون ئەگەر من لە جێگری لە شوێنەکەی جێگری سەرۆکی حکوومەت بمایە یەکەم هەنگاوم بایکۆتکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسیەوە بوو کە ئەبوایە پرۆژە یاسایی بودجە لە هەرێمی کوردستانە پەسەند بکرێ بۆی پشکی سلێمانی و پشکی کەلار و کفری و ڕانی و قەڵازێ و زاخۆ و دووەک و بۆ نمونە ئاکری و ئامێدی دیاری بکرێ بۆی هیچ کاتێک نەک سەرۆکی حکوومەت هیچ کەسێک بۆ دەسەڵاتیەوەی نەبێت پشکی فڵان شوێن کەم کاتەوە ببڕێتەوە ئەگەر من بۆ نمونە جێگری سەرۆکی حکوومەت ومایە لەسەر بۆ نمونە دابینکردنی داهاتێکی باش بۆ ئەو کارمەندانەی کە بۆ نمونە پاشەڵ و پیسەکان ئێمانە پاکەنەوە و خەریکە شار بۆ گەنە بێت ئەگەر من جێگری سەرۆکی حکوومەت مایە لەسەر بۆ دابینکردنی دەرمان بۆ نەخۆشخانەی هیوا بۆ نەخۆشخانەکانی سووری پایرەزگای سلێمانی بایکۆتی ئەنجومەنی وەزیران مەکرد نەبا بۆ نمونە 100 تۆن 150 تۆن بۆ دەرمان لە وەزارەتی بۆ تەندروستیەوە لە هەولێرەوە ڕەوانە بکرێ بۆ نمونە بۆ ناوچەکانی تر بۆ وڵاتەکانی تر ئێمە لەگەڵەوەین کاوکاری لێ قەوماوان بکرێ بەڵام ئێمە خراپترین جۆری لێقەومان لە کۆی لە دنیا لە هەرێمی کوردستانە هەیە پێ دوای ڕنگدانەوەی نییە ئەم ڕێکەوتنە تا ئێستا من تەسەوڕم وایە وەکو خۆیان باسیەکەن ئەمە تایەکی هەڵبژاردنە و جگە لەوەشکە ئەمە تایەکی هەڵبژاردنە ئەمە لەژێر فشار و لەژێر تێگەیشتنی خۆیانە نەبووە یعنی بۆ نمونەمانە هەمیشە ڕنگدانەوە لەسەر موچە لەسەرەوە هەبووە موچەی سەریع کرد کێشەی خزمەتگوزاری وانەی لێرە هیچ بۆ نمونە کێشەی خزمەتگوزاری ڕەنگە بۆیاخکردنی 4 شۆستە و بۆ نمونە دوو مەترقی ڕنگ ئەمە ڕنگدانەوەکە دیکەم بینیمان نە بۆ نمونە لە بواری داراییمە دوای 42 ڕۆژ بۆ نمونە وەزارەتەکان موچەوەرەگرن سوپاس دەکەم دێمەوە لەسەر وجەش قسەکەین مامۆستا سەبارەت بە بربەستەکان پشکی هەرێم پێشتر راپۆرتێک ئامادەکرا بوو لەیان سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم باسی لەوە کرد بوو دوو بربەست لە بەردەم پرۆژە یاسای بودجەی ئەوەی کە ڕۆژێتە پەرلەمان ئەوەی کە پشکی هەرێم لە دوای خەرجی بڵێن خەرجی فعالی دەدرێت لە خەرجی فعالیەوە نابێت ئەو پشکێکە بۆ هەرێم دادەنێت زیاتر بێت لەو داهات و لەو داهاتی نەوت و گومرگەی کە ڕادەست دەکرێت ئەم ئاستەنگانە لابراون وارکی وەزیرە کوردەکان چی بۆ ئەمایان بەسەدا تێپەرەوە ئێستش لە ناو لیژنەی دارایی توانراوە لا ببرێ ئەتوانین بڵین گرفتە سەرەکیەکە لەوێ و سەرچاوی گرتە من وابزانم هەر لەم شاشە جوانەی بەڕێستانە سنجارێک باسی ئەومان کرد گرفتی سەرەکی ئەوەیە کاتێک نوێنەری حکوومەت دێتە بەغا تەنانەت ئەتوانم بڵێم نوێنەی پەرلەمانتارانی ئەو لایەنەش لەوانەیە لایەنەکەی کە پێکەنەری حکوومەتن لە هەرێمی کوردستان وردەکاری کۆبوونەوەکان و چۆنیەتی ڕێکەوتنەکان و وردەکاریەکانیان لا نییە ئەمە پێم وایە جۆرێک لە پەرتەوازایی دروست کردووە تەنانەت لەم کۆتانەیە وایە لێهات نوێنەری حکوومەت دەتوانین بڵین بوو بە نوێنەری لایەنی چونکە پەیوەندی لایەنە پێکەنەرەکانی حکوومەت لە هەرێمی کوردستان گەیشتە قۆناغێکی بنبەست کە هەمومان بینیمان کە مەترسی گەورە لەسەر تەنانەت خودی قواری هەرێمی کوردستانیش دروست بەڵام ئێمە وتمان زۆر گرنگە هەرێمی کوردستان کاتێک دێن کار لەسەر دوو ڕاهەندکەن یەکەمیان ئەو ڕێکەوتنانەی ئەیکەن لەگەڵ حکوومەتی ناوەندیان ڕێکەوتن نەبێت لەگەڵ لایەنێکی سیاسی دیاریکراوە و لە نێوان دوو لایەنی هەرێم و لایەنێکی
حکوومەتی مرکزی بەڵکو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزیە بێ و ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی پرۆتۆکۆلی بێ و بنەمایەکی یاسایی هەبێ و لەسەر بنەمایەکی دەستوریشی هەبێ. بەڵام ئەکرا سود لە دوو خەڵک ببیان بینیای یەکەمیان خەڵکێکی پسپۆر لە بواری یاساییە بۆ ئەوەی ئەو بند و خاڵ و بەرگانەی لە بودجەیە تەسبی دەکرێەوە دەنگی لەسەر ئەدرێ شتێک نەبن کە بەیانی مەجالیتانە لێدانی هەبێ یان تەفسیرێکی جیاواز قبول بکە بۆ یەکێک لە دادگای فیدراڵی سکاڵای لەسەر تۆمار بکە. دووهەمیان پاڵپشتێکی دەستوری هەبێ کە ئەمە زۆر گرنگە، یعنی خەڵکی پسپۆر لە بواری یاسایی و خەڵکی پسپۆر لە بواری داراییە کە زەرور بوو لیژنەیەکی ڕاوێژکاری هەبوایە و پرسیان پێ بدات پێم وایە ئەمەیان نەکرد و دوجار ئەو برگەی دووەمیش لە مادەی 12 کە بەسەریان ناتێپەڕیوە خۆ ئەگەرەڵێن ئاگامان لێی نەبووە هەروەی ئەگەرەڵێن زانیومانە ڕۆیشتۆ کوردەواریە لە عوزر لە قەبعات خراپترا. ئەوەندەی من زانیاریم هەبێ سەبارەت بەو برگەیە کاک حەکیمی بەڕێز پێم وایە ئەم شۆ گفتوگۆ لەسەر ئەو برگاناکەن کە تایبەتە بە هەرێمی کوردستانەوە و ئێستا نەتیجەکەی نازانم، بەڵام خۆشبەختانە تەسەور ئەەکەم کە ئەوەش کۆتایی بێ. بەڵام ئەوەی گرنگە کاکەوێتە ئەستۆی نوێنەرانی کورد لە بەغا بە عەقڵێکی بەرژەوەندی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و چەقۆران و شایستە داراییەکان و مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیر بکەنەوە بە عەقڵێتێکی تەسکی حیزبی درنەکەنەوانێ، چونکە دوجار ئەم پەرتەوازەی نێوماڵی کورد کە بە تایبەتیش بەڕاستی پارتی وێکێتی لێ بەرپرسن بۆ مێژوو ئەتوانم بڵێم سەنگی کورد و پێگەی کورد بە ڕۆڵی کوردیان لە بەغا لاواز کردووە بەداخەوە هەر ڕۆژەی گرفتێکی بۆ دروستەکەیان و هەر ڕۆژەی لەمپەرێک بۆ قوت و ژیان و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروستەکەن. من لە ماوەی پێشوا هەر بۆ زانیاری ئەم بیزنەروبی سەربەڕێز خۆشەویستانە داواکاریەکم بە ئیمزای 42 پەرلەمانتار پێشکەش بە سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێز هەلبوسی کرد من باسی ئەەکەم کە ئاڕاستەی لیژنەی ماری کرد کە من داوام کردبوو لە مادەی 14 دەستوری عێراقیە زۆر بە ئاشکرا نەسێکی سەریحمان هەیە کە ئەمە دەستورە دەڵێ هاوڵاتیانی عێراقی هەمویان یەکسانن لە امتیازات و حقوقا. بەڵام من پێتان ئەڵێم لە سایە حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکی بێبەرنامەیە تەقاوتیاخانە نیشانی هەرێم بەڕاستی باجێکی گەورە دەدەن، زوڵمێکی گەورەیان لێکراوە، موچەی تەمترینی خانەنشین لە هەرێم 200,000 لە حکوومەتی عێراقیە 450-500,000. ئەم هەموو گەنجە لێرە حکوومەت بەرنامەی هەیە دایان بەنزلێنێ لە هەرێمی کوردستانە بینین لە 2012 تاعینات نییە. نرخی سوتەمەنی بەڕاستی کە هەمومان ئەیدینی ئەمە لە چوارچەوەی عێراقا دوای ئەوەی کە فرۆشتن و دەرهێنانی نەوت ڕادستی حکوومەتی ناوەندیە پێتوانێت کە پێویستە بەڕاستی من ئەڵێم هەم هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە کوردستانە هەم خەڵکە دڵسۆزەکە ئەوانەی کە لە ناو پارتی وێکێتیان هیچ کە ئەم بارودۆخە قبول نەکەن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی بازی سیاسەتی هەڵی ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان بدەن. ناکرێ لە ناو یەک حکوومەتە ئەم هەموو باج و غەرامە و ڕسوماتی لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئەتوانم بڵێم هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئەزێت داوەوە فشارێکی زۆری بۆ دروستکردون ئەوانەی کە کاسبن و خەڵکی بازارن هەمووی هاواریان لێ هەستاوە. یانی ئەمە ئەتوانم بڵێم بەداخەوە لەبەرەوە شکی هەرێمی کوردستان ئەگەر ئەم بودجەیە تێپەڕێندرێەوە دەنگی لەسەر بدرێ کە پێم وایە ویستێکی وای لەسەرەوە هەموو لایەنەکان لەواچێ پشتگیری بکەن ئەگەرچی هەندێک تێبینی وردیشە بێ، بەڵام شتێکی گەورەتر هەیە کە بەرژەوەندی گەلانی عێراق و ئاوادانکردنەوە و پرۆژەی خزمەتگوزاری و سەرجەم سێکتەرەکانی ترە پێم وایە شتێکی باشە بێ بە عێراقیش و بە کوردستان. باشە مامۆستا سەبارەت بە 3 ساڵ وا بڕیار بۆ 3 ساڵ پەسەند بکرێ ئەوەی کە دەنگی لەسەر دەرێ هەفتەی داهاتوە پێشبین دەکرێت بۆ 3 ساڵە ئەم ساڵ بین 2023 2024 و 2025 پرۆژە یاساکە کە لەلایەن حکوومەتەوە نێراوە بۆ پەرلەمان بەڵێ باز لە ساڵەکانی 23 و 24 و 25 بەڵام ئەوەندەی من زانیاریم هەیە لیژنەی دارایی باز لەواکەن کە پێویستە بۆ ساڵەکانی 24 و 25ش ئەبێ حکوومەت خشتەی خۆی بنێرێ بۆ پەرلەمان و بۆ لیژنەی دارایی بۆەوەی چۆنێک جۆرێ بە دوواداچوونی هەڵسەنگاندنی بۆ بکەن و ئەگەر بێت و ئەوە نەبێ احتیمال قسەیەک هەیە کە ئەمە زۆر
مەرجنیە وابێت کە باس لەسەر یەک ساڵیش بکرێ بودجەکە. هەمومان ئەزانین دوجار تیغەی کۆتایی پرۆژه یاسای بودجە کە ئێستا ڕژنووس و پرۆژه یاسایە دوجار کە دوای دەنگدان و دوای ئەوەی کە لە ڕۆژنامەی وەقاعی عێراقی و دوای ئیمزاکردن لەلایەن سەرۆکی کۆمارەوە ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان دەستکەن بە جێبەجێکردنی خاڵەکانی کە پێم وایە ئەمانە هەموو ئەگەرەکان هەڵەگرێ تا دەنگی لەسەر درێ ئایا هەر بۆ هەر 3 ساڵەکە بێ یا تێبینی لەسەر بێ بۆ ساڵەکانی تر. پێم وایە ئەوە دوجار ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن کە دەنگی لەسەردەن و لەسەر چ جۆرێک و شێوازەکەی. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتان دواتر مامۆستا کاکتۆر سەبارەت بە شێوازی سیستەمی دارایی ئەگەر ئێستا پرۆژە یاسای بودجە عێراق پەسەندەکاری کاریگەری لەسەر هەرێمیشێ وا دەکات سیستەمی دارایی لە بواری موچە باج و ڕسومات پلە بەرزکردنەوە وەکو عێراقی لێبێت؟ طبعا کاک حەکیم من پێم خۆشە بەراوردکاریەک لە نێوانی بۆ نمونە مصطلحیان وشەی حکوومەت و حکومڕانی لە نێوان دەسەڵات و یان سوڵتا بکرێ. من تەسەورم وایە کە ئەوەی لە هەرێمی کوردستانە ومقارنة بحكومة عراقي ريك أمدو وشا قرب بيسيانا لو اللي عراق رويا سرباري هموت يبيني كانيش اشتكى بي وتريد حكم راني ودولة تاري وتعقلتك حكم راني دولة تاري أو اللي هريمي كردستانا بطواوتي معنا خوي لتوارشوي دا صلاة عبينات شنك براسي صفاتي شخصي دا صلاة دار زور جواز هذا صفاتي بونا شخصي كحكم الداربي شخصي كحكم الداربي بلانو دنیا بینینی بۆ ئەوەیە کە بۆ چەندین ساڵ پلان دابڕێژێ بۆ ئەوەی کە ئایندەی ئەو وڵات ئایندەی ئەو ناوچەیە لە هەموو ڕوانگەکانەوە تا ڕادەیەکی باش زەمانەت کراو بێ. ئەوەی عەقڵەتی دەسەڵاتداری هەبێ تەواوی دنیا بینین و بیرکردنەوەی ئەوەیە تەواوی لایەنەکانی تر بکات بە قوربانی ئەو دەسەڵاتەی خۆی ئەو قەبیلەی خۆی ئەو عایلەی خۆی. ئەوەی لە هەرێمی کوردستانە دروست ڕوویە تەواوی دنیا بینینەکە لە 32 ساڵی ڕابردووە تاوەکو ئێستا کە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ تەواوی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان و ئایندە و داهاتوی هەرێمی کوردستان بخرێتە خزمەتی ئەوەی کە داهاتووی ئەو ئەحزابانە ئەو عایلانە بە قووەتر بکرێ کەوا بوو ئەکرێت مستقبل و مقدراتی 6 ملیۆن هاوڵاتی و 182,000 ئەنفال و 5,000 کیمیاواران بخرێتە خزمەتی ئەوەی کە داهاتی دوو عایلە بۆ نمونە 100 کەس بۆ نەزەمانەت کراو بێ. مقارنەکە لە پێناوی چییە؟ ببینە کاک حەکیم لە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستانە دروستە ساڵی 2014 و تاوەکو ساڵی 2023 گەر بە ژمارەی پێوی نزیکەی 10 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان نەوتە فرۆشێ. دوای 10 ساڵ حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێ ئاماژەبەوەکە زیاتر لە 33 ملیارد دلاری ئەمریکی بۆ نمونە قەرز لەسەر حکومەتی هەرێمی کوردستانە. من وازە 2014 تاوەکو 2020 بۆ حکومەتی عێراقی تەنها لە ساڵی 2021 تاوەکو ساڵی 2023 لە ماوەی 2 ساڵە بە سەرۆکایەتی مستەفا کاظمی کە سەرباری وەیتیەوە گلاوە لە چەندین گەندەڵی و لەسەر دەستی وەزیرێکی لێهاتوو کە عەلی عەلاویە حکومەتی عێراقی یەدەگی دراوی عێراقی لە 35 تریلیۆن دینارەوە بەرز کردەوە بۆ زیاتر لە 150 تریلیۆن دیناری عێراقی کەوا بۆ حکومەتی عێراقی لە ماوەی نزیکەی 2 ساڵە زیاد لە 100 تریلیۆن دیناری عێراقی یەدەگی خەزن کرد. حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵە نزیکەی 40 تریلیۆن دیناری عێراقی قەرزیانە سەر حکومەتی هەرێمی کوردستان. ئەمەیە تێگەیشتن بۆ دەسەڵات و تێگەیشتن بۆ حکومڕانی. ئەی سیستەمی موچە و دارایی بۆ نمونە کاک حەکیم بۆ نمونە سەیریکە سیستەمی موچە بەپێی قانونی بۆ نمونە 960 حکومەتی عێراقی دوای تعدیل کراوی ساڵی 2014 قانونی خدمەی مەدەنی لە حکومەتی عێراقیە کە لە پەرلەمان تەصدیق کراوە تەواوی دەرماڵی مەترسی کۆمەڵێک دەرماڵی تر حکومەتی عێراقی جیاوازترە لە حکومەتی هەرێمی کوردستان. موچەی خانوشینی لە حکومەتی عێراقیە کەمترینیان 500,000 کە ئەگەری شێ بەرز بکرێتەوە حکومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە کەمترین موچەی خانوشینیان بۆ نمونە لە ئیجتیماعیەکان دایرە کۆمەڵایەتیەکان ئەگاتە 100,000 بۆ 950,000 دینار. بۆ نمونە باج ڕسومات لە حکومەتی عێراقیە چۆن لە حکومەتی هەرێمی کوردستان چۆنن. يعني ئەگەر لە ڕوانگەی داهات و دارایی و سەیری بکەی ئەوەی کە لە هەرێمی کوردستان پێی ڕەوکراوە مقارنەتەن بە حکومەتی عێراقی شتێکی زۆر عجایب و خراپ. سیستەمەکەی بخرێ کاکتۆر من تەسەورم وایە سیستەمی موچە دارایی کۆکردنەوەی داهات ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان یعنی من دیسانەوە ئەڵێمەوە ئەگەر من لە جێگەی بڕیار بەردەستانی حکومەتی هەرێمی کوردستان بم
ئەوە زۆر قسەیەکی سواوە کە بۆ نمونە کە دەسەڵاتدارانی ئەمەریمی کوردستانە باسەوەکەن کە ئێمە شەیدمانداوە و قوربانیمانداوە لە پێناوی چیا داومانە لە پێناوی ئەوە داومانە کە بۆ نمونە کوڕوونەوەی ئەمانە کە خاوەن ملیارات دۆلار و زانکۆ و مەشروعی سەکەنی و دار و بەردیە هەرێمی کوردستانە بن نەخێر ئێمە لە پێناوی ئەوە شەید درراوە بۆی خەڵکی بۆ نمونە ژیانێکی شەرەفمەندانەی هەبێ خەڵکی دوای 50 ڕۆژ و چەند وەرنەگرێ من ئێستا شەڵێم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە خەمی ئەوەیە کە خزمەتی بۆ نمونە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە لەگەڵ حکوومەتی عێراقی ئاگا بە ئیتفاقی لە ساڵی 2014 منم قسەیەکم تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ نییە بەبێ عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حکوومەتی هەرێمی کوردستانەیە کە لە ساڵی 2017 ئێمە بینیمان کە سەرکردەکانی بۆ نمونە بە پاس بۆ نمونە سەفرێ نەکرد بۆ وڵاتەکان و لەوێ تیارە ئەڕۆشتن کەوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێوێ کیانێکی بەهێز بێ قوارێکی بەهێز بێ لە پەنای عێراقا بەهێز بێ نەک لە پەنای ئەوەی کە بازرگانەکانی وڵاتەکانی تر بەهێز بکە حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆژەی بودجەی ساڵی 2023 کە تەواوکەری 24 و 25 شە لەگەڵ حکوومەتی عێراقیە بەگا بەڕێکەوتن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 80 تریلیۆن دینار بۆ نمونە داهات لە بودجەی ساڵی 2023 و دەست ئەخا کە ئەم بودجەیە زانی کاک حەکیمینی 6 مانگە چونکە بۆ نمونە لە عێراقا تاوەکو ئێستا پرۆژەیەسەی بودجە 6 مانگیە عادەتەن پرۆژەیەسەی بودجە لە عێراقا لە مانگی 6 تەزدیق کرێ کە لە مانگی 6 تەزدیق کرا دیسانەوە لە مانگی 10 و 11 دیسانەوە پرۆژەیەسەی بودجە داهەنرێکەوە بوو بودجە لە عێراقا کەمتر لە 5 مانگ بۆ نزیکەی 6 مانگ ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی بەگا بە اتفاقا دو ڕۆژی کە بۆ نمونە نەوت دابەسی هەر کێشەیەک دروست بوو حکوومەتی عێراقی ئامادەیە بتوانێت ئەو مشاکلانە پڕ بکاتەوە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەگا بە اتفاقی ئەوە چاوەڕێی حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتانی هەرێمی کوردستانەکە کە لە ساڵەکانی ڕابردووە چاوەڕانی کرد. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە دەستپێنەکردنەوەی نەوتی هەرێم نزیکەی 2 مانگە ڕاگیراوە تاکو هۆکارەکەی دیارە بۆ دەستی پێ ناکرێتەوە چەندە پێشتر وەزارەتی نەوتی عێراق باسی لەوە کرد بوو دەبوایە شەممە ڕۆژی شەممە سێنزەی ئەم مانگە شەمەی ڕابردوو دەستی هەنادەی نەوت دووبارە دەستی پێکردەوە بەس بۆ ئێستا دەستی پێ نەکردووە و سەبارەت بە کاتی جێبەجێکردنی یاسای بودجەش لە مانگی شەشەوە دەچێتە بواری جێبەجێکردن ئەگەر 20 مانگ و 22 مانگ ئەوانە پەسەند بکرێت سەبارەت بە بڕگەی بەشی یەکەمی پرسیارەکە ئەوەی پەیوەندی بە هەناردنی نەوتی هەرێمی کوردستانە دیارە ئەم دۆسیە ئەتوانین بڵێن ئێستا لەژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستانە نییە حکوومەتی ناوەندی سەرپەرشتی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەکە لە ڕێی کۆمپانیای سۆمۆوە دیارە ئەمە تاگلایانە نییە کە هەر پەیوەندی سەردەستی بە حکوومەتی عێراقیەوە هەبێ بەڵکو لایەنێکی تریشەیە کە حکوومەتی تورکایە دیارە ئەو کۆمپانیانی پێشتر کە سەرپەرشتی دەرهێنان و فرۆشتی نەوتیان کردووە لە هەرێمی کوردستانە ئەمە پێویستی بە پێداچوونەوە هەیە و پێویستی بە ڕێکەوتنێکی نوێ هەیە بە هەمووشمان ئەزانین لە تورکایە لەم ڕۆژانەی ڕابردووە پرۆسەیەکی هەڵبژاردننی توانین بڵین چاوی هەموو دنیا لەسەری بوو ئەمانە ئەتوانین بڵین هەموو هۆکارن بەڵام دوجار ئەوەی کە هەست پێکرێنێت تێکەیە کە دەست پێ بکرێتەوە بەڵام بەشێکی لەوانەیە پەیوەندی بە ڕێکاری کارجێڕی و ڕێکاری هونەریەوە بێت بەڵام دوجار مادام ئەمە پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەیە توانم بڵێم زۆر گرفتێکی زۆر بۆ لۆیە بۆ هەرێم دروست نەکە سەبارەت بە بەشی دووەمیان مەسەلەی بودجەلەکەیەوە چێت بواری جێبەجێکردنەوە تا ئێستا کە بودجە نەبووە دیارە حکوومەتی عێراقی مانگانە بڕێک پارەی دیاریکراوی ناردووە بۆ هەرێمی کوردستان کە وەکو قەرز دوجار لە بودجە ئەبێ ئەو بەشەیە چۆن حسابی بۆ بێ و بەشەکەی ئەگەڕێتەوانێ بە دڵنیاییەوە هەموو پرۆژە یاسایە کاک حەکیمجان دوای ئەوەی کە خوێندنەوەی سێمی بۆ بێ و پەرلەمان دەنگی لەسەرەدا ئەمە هەموو پرۆژە یاسایە بە تایبەتی پرۆژە یاسای بودجە سێ قۆناغی پەیوەندی بە حکوومەتەوە هەبووە کە هەموو وەزارەتەکان پرۆژەی خۆیان هێناوە دوجار وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی ڕژنووسەکەیان کردووە لە قۆناغی سێمە حکوومەت دەنگی لەسەردا و نردوێتی بۆ پەرلەمان لە پەرلەمانی سێ قۆناغی هەیە ئەتوانین بڵێن سێ قۆناغی حکوومەت سێ قۆناغی پەرلەمان سێ قۆناغی دوای پەرلەمان قۆناغی پەرلەمانی خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە خوێندنەوەی سێمی ماوە دوای ئەوە ئەبێ لە ئەنێرێ بۆ بەشی سەرۆکی کۆمار دوایەوە تەوقیعی لەسەرەکە و لە جەریدەی وەقایعەکە ئەمە قۆناغی دووەمیان بڵاو کردەوە قۆناغی سێمیان دەسەکرێ بە جێبەجێکردن بە دڵنیاییەوە دوای ئەوەی کە بڵاو کرێتەوە لە کاتی بڵاوکردنەوە دوای ئەوە بێ جێبەجێ بکرێ بە پێی وەکووە پرۆژە یاسایەک. باشە ئێوە گەشتبینن مامۆسابەوەی کە ئەو ڕێکەوتنەی کە کراوە لە بینی هەرێم و بەغداد جێبەجێ بکرێ
گرفت بۆ نردنی پشتی هەرێم دروست نەکرێت چکە ئەگەر بازۆکرێت بە ئەوەی کە بۆ موچە دانراوە ئەوەی کە بۆ پرۆژەکان و بۆ پترۆ دۆلار مانگانە تریلیۆنێک و 500 زیاتر لە 500 ملیارد دینار بۆ هەرێم دێت گەشتبینن بەوەی کە باردۆخەکە باش بێت شتێکەیە ئەبێ هەمومان وەکو ئەگەرێک چاوەڕوانی بکەین وکە لە ڕابردووە لە خولەکانی پێشووی پەرلەمانە لە کابینەکانی تری حکوومەتی عێراقیە لەسەر دراوە پشکی هەرێمی دیاری کراوە بەڵام بەهۆی پابەند نەبوونی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزیەوە گرفت بۆ موچەی فەرمانبەران و هاوڵاتیان و شایستەدارەکانی هەرێمی کوردستان دروست بووە ئەوەی زەمانەتێک ئەدا بە پشکی هەرێم بریتێ لەوەی تا چەندێک حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بە ناوەڕۆکی ڕێکەوتنەکەی لەگەڵ حکوومەتی مرکزیە بۆ چەندێک حکوومەتی مرکزی و لایەنە سیاسی و عێراقیەکان پابەندن بە جێبەجێکردنی خاڵەکانی پرۆژەی یاسای بودجەوە بۆیە من لە بیدایەت ئاماژەم بەوە کرد ئەوەی گرنگە بەڕاستی پێویست ئەوەیە کە ئەم ڕێکەوتنە هەتا من زۆرێک لە پەرلەمانتارەکانیش داوای ئەومان کرد کە پێویستە حکوومەتی عێراقی لە بودجە ئاماژەی پێ بکرێت بۆی پاڵپشتێکی یاسایی و دەستوری بۆ دروست ببێ بۆی بەیانی ئەگەر گرفتێکیش دروست بوو تێکێک نتوانێت بەڕاستی بێتە لەمپەر یا کۆستی بۆ دروستاکە هیوادارین وابێت ینی چی بکرێ بۆی لەناو مەوەست چی بکرێت لەناو مادەیەک دابندێت بۆ نمونە لە یەکێک لە بڕگەکانی بودجە ئاماژە بۆ بکرێت کە ئەمە ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیا بووە لەسەر ئەمە چووکەوە کوتم پێشتر لە خولەکانی پێشووە خۆ بودجەش دەنگی لەسەر ئەدرا بەڵام دوجار کە ناکۆکی لە نێوان لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنێکی عێراقیا دروستە بوو گرفت بۆ موچە کۆرانی هەرێمی کوردستان و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نەئەنێدراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو داهاتەکانی هەرێمی کوردستان ڕادەستی حکوومەت کاتەوە حکوومەتی مرکزیش ئامادە نەبوو شکی هەرێم بنێرەوە ئەوە ئەو کارەساتە گەورەی بەسەر تاک بە تاک و سەرجەم موچە کۆرانی هەرێمی کوردستان هێنا کە هاتن سیستەمی سەربەخۆی ئابووریان ڕاگەان کە بەداخەوە بەڕاستی بوو بەستەمی سەربەخۆی ئابووری و سیستەمی پاشەکەوتنی موچە کە ئەویش زوڵمێکی گەورە بوو لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کرا بەڕاستی یعنی ساڵ هەبووە کاک حەشیم لە هەرێمی کوردستان ساڵی 2020 ئەگەر هەڵە نەبم فەرزان موچە خۆران 4 موچە 5 موچیان وەرگرتووە بەڵێ ڕاست بەڵێ سوپاس دەکەم دوایی دێمەوە خزمەتە مامۆستاگە دەرفەتە بوو کاکتۆر سەبارەت بە پشکی هەرێم ئەگەر ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت بچێت لە بواری جێبەجێکردنەوە وا دەکات خەڵکی جگە لە موچەخۆر سوود ببینن لەم داهاتە چکە سەر ڕەنگە خەڵکێکی زۆرە بێ موچەخۆر نییە مستەفید نییە لە داهاتی هەرێم چەوەی کاژارەکان بێ کە موچیان بڕدراوە لە 2015 ئەوانەی کە چاودێری کۆمەڵاتی چەوەی کە گەنجێکی بێکارە ئەوەی کە دانەمەزراوە طبعا کاک حەکیم بۆ خۆی لە خۆیان هەر دینارێک هەر دراوێک هەر دۆلارێک بڕاتە ناو پازاڕەکانەوە پەیوەندی بە سووڕی بۆ نمونە ئابووری و داهاتی هاوڵاتیانی شوەیە لە هەرێمی کوردستانە بۆ بە تایبەتی لە عێراقیشە بودجە کە پێکاتوە لە دوو بەشی سەرەکی ئەویش کە بودجەی بەکاربەر و بودجەی بۆ نەوبەرهێنانە ڕاستەخۆ کاریگەری لەسەر بازاڕی عێراق و هەرێمی کوردستانیشەیە لەسەر چی ئەساسیەکە ئەمە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر ئەساسی ئەوەی کە لە بودجەی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی لە 85 بودجەیە تەرخان کراوە بۆ بودجەی بەکاربەر واتە موازنەی تەشغیلی کە ڕاستەخۆ پەیوەندی بە خەرجی موچەوە هەیە وە کاتێک کە بۆ نمونە لە 85 بودجێ تەرخان کراوە بۆ نمونە بۆ بودجەی بەکاربەر کە موچەخۆ ڕاستەخۆ موچەوەرەگرێت ڕاستەخۆ موچێ لە ڕێگەی پێدەپڕکردنەوەی پێداویستیەکانی ڕۆژانەیەوە کاریگەری لەسەر جوڵی بازاڕەکە و بۆ خۆی لە خۆیان کاریگەری لەسەر جوڵی بازار کاریگەریەکی ڕاستەوخۆ و ئابووریانەی هەیە لەسەر وڵاتیانی کە ژیانیان پەیوەندیدار نییە بە موچەوە چونکە لە هەرێ لە عێراقا ئێمە لە عێراقانە زیاتر لە 10 ملیۆن موچەخۆرمانەیە لە 15 پارێزگاوە لە هەرێمی کوردستانیش نزیکەی ملیۆنێک و زیاتر لە 300,000 بۆ نمونە موچەخۆرمانەیە کەوا بوو ڕاستەوخۆ ئەم نزیکەی 12 ملیۆن هاوڵاتیە لە کۆی بۆ نمونە 45 ملیۆن هاوڵاتی کاتێک مانگانە زیاتر لە 5 ملیارد دۆلاری ئەمریکی وەکو موچەوەرێگرنەوە 5 ملیارد دلار ڕاتە ناو بازاڕەکانەوە بە دڵنیاوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سووڕی ئابووری و بازار پاکێزێک شێوی بۆ ئەوانەی کە هەژارن چکە
زەمێسە لە عێراق هەم لە بەشە خۆراکی مانگانە هەم بۆ بە ساڵات بڕینەوەی بڕپارێک بەزە کوردستان لە 2015 پاسداوی چاکسازی بەردراوانەی کە 100,000 هەبوو منداڵانی بێستەر پەرشت بڵێن ئەوان ئەو ئافرەتەنەی کە مێردەکانیان لەدەستداوە بەزەوەش نەماوە یاخود ئەوانێکی سەرچاوێکی داهاتیان نەبوو. زانی کاک حەکیم ئەمەوەکو نوکتەیەکە بۆ هەرێمی کوردستان لە هیچ کوێم دنیاە لە هیچ قانونێکی دارایی یابوونی نەبووە چاکسازی بکەی لە بواری دارایی و بە تایبەتی لە بواری خەرجیە و موچە ببڕی و موچە کەم بکەیتەوە بە تەنیشتی ئەوە بۆ نمونە بەشی موازنەی تەشغیلی دواتە بەشی موچەت زیاتر لە نزیکەی 6 ملیارد دیناری عێراقی موچەکەت بەرز بێتەوە لە تای ساڵی 2014ەوە تا نزیکەی 2016 بەبیرم بێ موازنەی تەشغیلی واتە پشکی هەرێمی کوردستان بۆ موچەی موچەخۆران نزیکەی 850-840 میلیارد دیناری عێراقی بوو. لە دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینە بە کابینە لێبڕین و چاکسازی و نازانم چیە کرد ئێستا بۆ نمونە زیاتر بووە نزیک بۆ تۆ لە نزیکەی 945 میلیارد بۆ 940 میلیارد دیناری عێراقی. بەڵێنی خەرجی مانگانەی بەس موچە خەرجی مانگانی بەس موچە لە دوای چاکسازی لە دوای بڕینی موچە لە دوای کەمکردنەوەی خانەنشین لە دوای بۆ نمونە کەمکردنەوەی لە 150 بۆ نمونە موچە باڵاکان حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 6 بۆ 7 میلیارد دیناری عێراقی دیسانەوە چوە سەر خەرجی موچەی کەوا بوو شتێک نییە بە ناوی ئەوەی کە خەرجی بۆ نمونە چاکسازی کرد بێ لە خەرجیاوی بۆ نمونە خەرجەکان کەم لەسەر چیە کەم بێتەوە کاک حەکیم چونکە حکوومەتی هەرێمی کوردستان تەرفیعاتی نییە پلە بەرزکردنەوەی نییە یعنی بۆ نمونە گەر ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڵێت من بۆیە بەرز بۆ تۆ لە بەرۆی پلە بەرزکردنەوەم کردوڕێتی چ بەڵام تۆ پلە بەرزکردنەوەت نەبێت و بۆ نمونە خەرجەکانیش زیاد بکە ئەمە بڕۆمای لە منطقی دارایی جێ نابێتەوە. سوپاس دەکەم بە کورتی کەمتر لە خولەکەی دەبێت یاسای بودجە هەبێت لە کوردستان دوای ئەوەی کە بودجە لە عێراقەوە دێت پێشی شەرپاسەوە نەبووە خۆی کاک حەکیم ئەگەر بە دیوێکی منطقیانەوە ئەکاتیمانە وەڵامت بەمەوە لە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە پێش ئەوەی پرۆژە یاسای بودجە هەبێ ئەبێ سەرژمێری دانیشتوانە بێ چونکە پرۆژە یاسای بودجە لەسەر ئەساسی ڕێژ دانیشتوانە کرێ بۆ نمونە تۆ نازانی چەند مناڵتەیە بۆی کە لە پرۆژە یاسای بودجە چەند قوتابخانە دروست بکەی نازانی دانیشتوانە چەندێکە بۆی لەسەر ئەساسی ئەو دانیشتوانە بتوێ بۆ نە تەندروستی بەهێز بی کەوا بوو پێش پرۆژە یاسای بودجە ئەبێ هەرێمی کوردستان و عێراق سەرژمێریکەن دوای ئەوەی کە پرۆژە یاسای بودجە هەبوو دەرگا بەڕووی کۆمەڵی گەندەڵیدا ئاخا حکوومەتی هەرێمی کوردستان من بۆیە لە بیدایەکە یە قسم کرد ئێستش ئێڵێمەوە ئەگەر تەواوی ئەو حزابانەی ئەگەر یەک کورسیشان هەبێت لە سنووری پارێزگای سلێمانیە ئەبێ یەکەم شەڕیان بۆ کابینەی داهات و ئەوە بێت کە ئەبێ پرۆژە یاسای بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەو بکرێت بۆ چونکە دەرگایەکە بۆ بەعەدالەت دابەشکردنی داهاتی هەرێمی کوردستان. سوپاس دەکەم ماوەسا خولەکێکیش بۆ بەڕێزت سەبارەت بەو پارەی کە لە بەغداوە دەیەوەکو پەرلەمانتارانی کورد چاودێری دەکەن چونکە لێرە جۆرێک لە پەخستنی پەرلەمان هەیە یاخود لەمە دوگەر بودجەکە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی کە لە ڕابردوو دەستێکی ئەمین نەبووە چاودێری دەکرێت بە کورتی بێ سپاس دەکەم. پێویستە تاک بە تاکی پەرلەمانتارانی کورد لە بەغا چاودێرێکی بن و ڕەقیبێکی زۆر جدی بن چونکە ئەگەر هەمومان باسی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بکەین ئەمانگوت ئەچینە بەغا بۆ شەڕی شایستەدارایەکان و مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەبێ سازش لەسەر کەمتەرخێنەکانی هەرێمی کوردستان نەکرێ و بە پێی توانە یان لەسەر حکوومەتی عێراقی نەکرێ بۆ ئەوەی زیاتر بتواندرێ ئەم بودجە و داهاتە لە خزمەت بەرژەوەندی سەرجەم هاوڵاتیان ئەبێ نەک لە خزمەت بەرژەوەندی حیزبێک و کۆمەڵێک کەسی دیاری کراوە. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ وەرەزان مامۆستا داراسیەکانیانی لە بەغداوە لەگەڵ مامبووی سوپاسیان بەدەبوون دەکەین هەروە دکتۆر نەبەت کەریم لە ستۆدیۆ سوپاسیان بەدوین جیاناویشی دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ